إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، ئەمڕۆ مجریمەکان، زاڵمەکان، بێدینەکان، دوژمنانی ئاینی پیرۆزی ئیسلام شانازی بەهێز و بە قووەتی خۆیانەوە دەکەن، شانازی بەو چەکە پێشکەوتوانەوە دەکەن کە هەیانە، بۆ ئەوەی کە ئێمەی موسڵمانی پێ زەعیفکەن و بمان کوژن. بەڵام ئەمڕۆ ئەوان شانازی دەکەن و فەخر دەکەن بەهێز و بە قووەتی خۆیان، بەڵام هەموو شتێک بەسەرەیە. بەڵام بەیانی ڕۆژی قیامەت و کاتێک کە دەمرن، ئەو کاتە ئەوان زەلیلن، ڕیسوان، سەرشۆڕن، داماون، نە چەک دەمێنێ، نە تەیارە، نە هیچ ئەشیایەکە ئەوان کە ئەمڕۆ شانازی پێوە دەکەن. خوای گەورە دەفەرمێ: وەلەو تەڕا ئیذ المجرمون ناکیسو رؤوسهم عند ربهم ربنا أبصرنا وسمعنا فارجعنا نعمل صالحا إنا موقنون. خوای گەورە دەفەرمێ ئەگەر ئێوە دەبینن لەو ڕۆژێ کە ڕۆژی مجریمەکان و زاڵمەکان و بێدینەکانە، ئەوانەی کە خەڵکیان دەکوشت، ئەوانەی کە زوڵمیان لە خەڵ دەکرد، ئەوانەی کە خەڵکیان بەڕاستی بە هەموو جۆرێک سزا دەدا، ئەگەر دەبینیت لە ڕۆژی قیامەتە لە ساحەی مەحشەر لە ناو ئاگری دۆزەخدا، ناکیسو رؤوسهم عند ربهم، ئاوا سەریان شۆڕ کردووە لە خزمەتی خوادا، سەر شۆڕن، ڕیسوان، باچەکی هەبێ، با نەوەوی هەبێ، کە ڕۆژی قیامەت هات ئاوها لەسەر بێدینیەکەی و زاڵمەکەی مرد، سەر شۆڕ و ڕسوایە. خوا دەفەرمێ دەڵێن چی؟ ڕەبەنا ئەبصەرنا وەسەمیعنا، خوایان ئێستا چاومان کرایەوە، ئێستا دەبیستین بمان گەڕێنەوە بۆ دنیا، ئێمە چاکت دەکەین، ئەمڕۆ تەئکیدین قیامەت ڕاستە. خوایان بمان گەڕێنەوە بۆ دنیا، یەک موسڵمان ناکوژین، یەک کەس ناکوژین، زڵم لە هیچ کەسێک ناکەین، بەڵام تازە کۆتایی پێات. بۆیە ئێمەی موسڵمان دڵمان خۆش، ئەوەی کە زوڵممان لێکە، ئەوەی کە دەمان کوژێ، ئەوەی کە خوێنمان دەڕژێنێ لە هەر شوێنێک کە موسڵمانان دەکوژن، ڕۆژێک دێ دوژمنانی ئەو ئیسلامە پیرۆزە، ئەو موسڵمانانە خواست دەلیلی دەکا پەشیمان دەبێتەوە، بەڵام پەشیمان بوونەوەیەک سوودی بۆی نییە. بۆیە سەرنجامی زاڵم و خوێن ڕێژ و بێدینەکان پەشیمان بوونەوەیەکی بێسوودە، لە خزمەتی خوادا سەرشۆڕن، نە چەکیان پێیە، نە تەیارە، نە نەوەوی، بەڵکو زەلیل و داماون. کەواتە دڵخۆش بە ئەمڕۆ بێدینەکان، زاڵمەکان، وڵاتە زلهێزەکان دەمان کوژن، بۆمبارانمان دەکەن، هەر ڕۆژی لە شوێنێک و هەر جاری لە وڵاتێک و لە شوێنێک. ڕۆژێک بوو لە وڵاتی خۆماندا دژمنێکیان بۆمان دروست کردبوو، بە هەموو جۆرێک کیمابارانی دەکرد و زڵمی لێمان دەکرد. لە وڵاتێک تر یەکێتر دروست دەکەن، بەڵام ئیشیشیان پێی نەما، ئەم جا ملیەکەنە پەتاوی کوژن، تەواو ئیشیان پێت نەما و کۆتایی بە فلیمەکەی تۆ هات. بێدینەکان، زاڵمەکان، وڵاتە زلهێزەکان، دژمنانی ئاینی پیرۆزی ئیسلام ئەمڕۆ منعی خواردن دەکەن لە هەندێک وڵات و موسڵمانان. لە نەوەتەکانە حەسارێکی گەورەیان خستە سەر ئێمە، خەڵک نانی گەنم نەبوو بیخوات. ئەمڕۆ لە غەزەیە، وڵاتە ڕەشپێستەکان بە تایبەتی دەبینی ئەفریقا و هەندێک وڵات، سۆماڵ و سوودان و کوێ، ئەو پەڕی برسیانە. ئەمڕۆ برسیمان دەکەن، تینومان دەکەن، ئاومان لێ دەگرنەوە. دەبینی لە غەزە چەند جار ئاویان لە خەڵ گرتەوە، خواردنیان لێ گرتووەوە کە هیچ شتێک ناڕۆ بۆیان، خوای گەورە ڕەحمیان لێ بکە. بەڵام سەرنجامی ئەوانەی کە ئەوانیان کوشت و شەهیدیان کردن و ئەوانیان خاپور و وێران کرد، ماڵ و سەرۆت و سامانیان، ڕۆژێک دێت خوای گەورە دەفەرمێ: يعرف المجرمون بسيماهم
فيؤخذ بالنواصي والأقدام. ڕۆژێک دێت مجریمەکان و زاڵمەکان و خوێن ڕێژەکان دەناسرێنەوە، بە نێوچاوانیان دەیانگرن لەگەڵ پێیەکانیان، واتە کۆت و زنجیریان دەکەن سەر و پێیان بەیەکەوە کۆت و زنجیر دەکەن، واتە دەیان چەمێننەوە، زەلیلیان دەکەن. وەرە بیهێنە بەرچاوی خۆت کەسێک بە شێوەیە کۆت و زنجیر بکرێ، زاڵمێک مجریمێک خوێن ڕێژێک کە سەر و پێی بەیەکەوە دەمج دەکرێت، ئیتر ئەو پەڕی زەلیلیە. ڕۆژێک دێ بەخوا ئەم وڵاتە زلهێزانە تۆ دەیبینی ئەم هەموو سەرکردە زاڵمە دەبینی لە ناو جەهەنەما کۆت و زنجیر دەکرێن. خوای گەورە تۆڵەی یەک بەیەکیان لێ دەکاتەوەی مسلمانان و غەیری مسلمانان کە بەناحەق کوشتویانە. ئەو ڕۆژە نامێنێت هیچ شتێکیان پێ نییە داما و سەرشۆڕ و ڕسوان. خوای گەورە دەفەرمێ هذه جهنم التي يكذب بها المجرمون يطوفون بينها وبين حميم آن. أما أو جهنمەیە کە مجریمەکان و زاڵمەکان و خوێن ڕێژەکان باوەڕیان پێی نەبوویان درۆیە. يطوفون بينها وبين حميم آن. ئەوان لە ناو جەهەنمدا ئەم سەر ئەو سەر دەکەن، ئاوی کوڵاو دەخۆنەوە، کێم و جەراحەت و زووخاو دەخۆنەوە. ئەمڕۆ مەنعی خواردن لە هەندێک وڵات دەکەن، مەنعی ئاو دەکەن، بەڵام ڕۆژێک دێت خۆیان دەبێ مەنعی ئاویان لێ بکرێ، مەنعی خواردنی بەهەشتیان لێ بکرێ، تەنها شتێک دەیخۆن ئاوی گەرمە دڕک و داڵە، کێم و جەراحەتی ئەهلی دۆزەخە پەنا بەخوای گەورە. بۆیە دڵخۆشین چونکە ڕۆژێکی تر لە پێشمانە، ڕۆژی یەکلاکردنەوەی باش و خراپە، ڕۆژی سزادانی تاوانبارانە، کە ڕۆژی قیامەتەوە پڕە لە عەدالەتی لەلایەنی خوای پەروەردگار و هەموو شتێک دەکرێت و دەسەڵاتی کەسی تێدا نییە. خوای گەورە مزگەێنیمان پێدەدات، ئەی ئیمانداران، با زوڵمتان لێ بکرێ، با بکوژرێن، با خوێنتان بڕژێ، با برسیتان بکرێ، دڵنیابن خوای گەورە ئاگای لە هەموو شتێکە. بۆیە دەفەرمی ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون. وحساب نەکەن، خوای گەورە دەفەرمێ خوای گەورە بێ ئاگای لەوەی کە زاڵمەکان دەیکەن، خوا ئاگای لەوەیە کە یەک بە یەک مسلمانان دەکوژرێت، خان و دەڕوخێنن بەسەریانە بە ساروخ و بە تەیارە و بە هەموو چەکێکی پێشکەوتوو لیان دەدەن. خوا ئاگای لەوەیە، خوا ئاگای لەوەیە کە مناڵی بێ تاوانی شیرە خۆرە دەکوژرێت، خوا ئاگای لەوەیە کە ئافرەت دەکوژرێ، کە مسلمانان دەکوژرێن، خوا هیچی لێون نابێ. ونزان خوا ئاگای لەوانە نییە. إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار مهطعين مقنعي رؤوسهم لا يرتد إليهم طرفهم وأفئدتهم هواء. چاوەڕێکن ئەی مسلمانان، خوا ئاگای لە هەموو شتێکە، بەڵام ڕۆژێک دێت بە پەلە ئەوان دێن، سەربەرز ناکەنەوە لە ترسا، چاویان ناتروکێنن. ڕۆژێک دێت زاڵمەکان بە پەلە محاسبە دەکرێن، بەرەو جەهەنم دەبرێن. ئەوەندە ئەترسن چاویان ناتروکێ لە ترسی ڕۆژی قیامەت و محاسبەی خوا، چونکە دڵە ڕاوکیانە، دڵ و دەرونیان بەتاڵە، هیچیان نییە، خاڵیە. بۆچی؟ لەبەر ئەوەی دەزانن قیامەتیان چیە، هیچ هیوا ئومێدێکیان نەماوە. ڕۆژێک دێت زاڵمەکان، خوێن ڕێژەکان، وڵاتە زلهێزەکان و سەرکردەکانیان کە فەرمان دەکەن و مسلمانان بکوژن و غەیری مسلمانان بکوژن، ڕۆژێک دێت لە ترسا چاویان ناتوان بتروکێنن. ڕۆژێک دێت بە ئیزنی خوا دەبینیت سەرشۆڕن لە دڵە ڕاوکێدان، هیچ هیوا و ئومێدێکیان نەماوە. ئەمە لە پێشیانە، خوا ئاگای لە هەموو شتێکە، خوا دایانهێڵێتەوە بۆی تاوانەکانیان زیاتر بێ، لە جەهەنەما سزاکانیان زیاتر بێ. کەواتە دڵخۆش بە. ئەمڕۆ زاڵمەکان و بێدینەکان، مجریمەکان، خوێن ڕێژەکان گاڵتە بۆ مسلمانان دەکەن، سوکایەتیان پێ دەکەن، بە چاوی سووکەوە تەماشایان دەکەن. إن الذين أجرموا كانوا من الذين آمنوا يضحكون. مجریمەکان، خوا دەفەرمێ زاڵمەکان، بێدینەکان و دژمنانی ئاینی پیرۆزی ئیسلام، خوێن ڕێژەکان، ئەمڕۆ دەگەن بەچی؟ بە ئیمانداران گاڵتەیان پێ دەکەن، گاڵتە بە نوێژیان دەکەن، گاڵتە بە حیجاب و داپۆشراویان دەکەن، گاڵتە بە ڕیش و عیبادەتەکان و دینەکەیان دەکەن. ئەم ڕۆژی دنیاە، ئەمڕۆ گاڵتە بە ئێمە دەکەن. ئەمڕۆ ئێمە بە بێعەقڵ و نەفام و نەزان دەزانن، ئەمڕۆ ئێمە بە گەمژە دەزانن. بەڵام دڵنیابە خوای گەورە دەفەرمێ
ئەوان ئەمڕۆ گاڵتە بە ئێمە دەکەن. وإذا مروا بهم يتغامزون، کاتێ بەلایەنە تێپەڕن مۆڕیان لێ دەکەن، دژایەتیان دەکەن. بەڵام ڕۆژێ دێت فاليوم الذين آمنوا من الكفار يضحكون على الأرائك ينظرون هل ثوب الكفار ما كانوا يفعلون. ڕۆژێک دێت ئیمانداران بە بێباوەڕەکان پێ دەکەن لە بەهەشتە، سەیریان دەکەن لە عەزابە هاوار دەکەن، دەقیژێنن تۆش لە بەهەشتای لەسەر سیسەم و لەسەر قەنەفەی جوان لەسەر ڕاخەری جوان دانیشتویتە، هەمووی دەهێنە بەرچاوت ئەوە فڵان زاڵمەکە لە دنیادا ئاوای کرد، ئەوە سەرۆکی ئیسرائیلە کە ئاوای کرد لە دنیادا، ئەوە سەرۆکی فڵان وڵاتە. دەی بیبینە خوا گەورە چی بەسرا دێنێت. ئەوانەی کە تۆبە نەکەن و نەگەڕێنەوە بەلای خوا، ئیمان نەهێنن لە زاڵمەکان و بێدینەکان و خوێن ڕێژەکان، ڕۆژێک دێت باوەڕداران ئەوانەی کە کوشتیانان ئەوانە کوژراوەکان گاڵتە بەوان دەکەن، پێیان پێ دەکەنن، چونکە ئەوان بردیانەوە کوژران و شەهید بوون. ئەوانەشی کە کوشتیانان تۆبەشیان نەکرد بە بێدینی و زاڵمی مردن، بێگومان ئەوانە سەرشۆڕ و ڕسوان پێکەنینیان نییە، تەنها گریان و شیوەن و واوەیلایە. بۆیە ئەمڕۆ سەرێ ئەوانە قیامەتێکی نەبراوەش بە ئیزنی خواستەری ئێمە پێیان پێ بکەین و گاڵتەیان پێ بکەین. بۆیە پێویستمان بە سەبر و خۆڕاگریە. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆشبی، خوایان ڕەحمە برای مسلمانەکانمان لە غەزە و لە کوردستان و لە هەموو شوێنە بکە یا ڕەب العالەمین، لە شەڕی ئەم بێدینانە خوای گیانمان پارێزی یا ڕەب العالەمین. ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، ئەمڕۆ زاڵمەکان، وڵاتە زلهێزەکان، خوێن ڕێژەکان، بێدینەکان عەزابمانەدەن، سزامانەدەن، ئەمان کوژن لەسەر خاکی خۆمان. ئەمڕۆ غەزە بەیانی وڵاتێکی تر، هەرچی وڵاتی موسڵمانە گشتی پڕیان کردۆ لە شەڕ و لە ئاژاوە. ئەوەشی کە شەڕ و ئاژاوەیتیانی وەکو هەندێک وڵاتی عەرەبی پڕیان کردۆ لە بێدینی وردە وردە، یان دەوێت ئەو خەڵکە لە دینی خوا دوورخەنەوە بە هەموو جۆرێک. بەڵام ڕۆژێک دێت شتەکان پێچەوانە دەبێتەوە. خوای گەورە دەفەرمێ وترى المجرمين يومئذ مقرنين في الأصفاد سرابيلهم من قطران وتغشى وجوههم النار. ڕۆژێک دێک مجریمەکان، زاڵمەکان، بێدینەکان، خوێن ڕێژەکان، وڵاتە زلهێزەکان، ئەوانەی کە دەستیان لە خوێنی خەڵکیە دەیکوژن، خوای گەورە دەفەرمێ مقرنين في الأصفاد. چۆنە؟ تەماشا دەکەی کۆت و زنجیر کراون، نێوچاوانیان بەسراوە بەڕانیانەوە، بە ئەژنۆیانەوە، بە پێیەکانیانەوە، واتە کۆت و زنجیر کراون بە جۆرێک چەمانونەتەوە، چەماو کەبس کراون، کەبس بە هەموو جۆرێک. تەماشا دەکەی زنجیر لە پێیان کراوە، زنجیر لە قاچ و دەستیان کراوە، لە ملیان کراوە، لە گەردنیان، واتە ملیشان ئەبەستنە دەست و پێیەکانیانەوە بە کۆت و زنجیر. لە قورئانە زۆر باس کراوە، یەکێک لە سزاکانی پەنا بەخوا ئەهلی دۆزەخ ئەوەیە کۆت و زنجیر دەکرێن، ئەمجا سزا دەدرێن. زاڵمەکان هەر پێ بکەنن، هەر بڵێن تەیارەمان هەیە و نەوەویمان هەیە، بڵێن چەکی پێشکەوتومان هەیە، جا قوڕ بەسەر ئەو کەسەی دەستخۆشی لەوانە دەکا کە موسڵمانان دەکوژن، واللهی لەو قەتڵا بەشدار دەبێت بەپێی حەدیث و قورئان. واللهی بەشداری ئەو قەتڵان و ئەو تاوانانە دەبن کە تۆ دەستخۆشی لە کەسانێ بکەی کە زاڵم و بێدینن. هەندێک کەسێک نەفام و نەزان ئەوە لە کاتی ئەنفالەکە ئەمانە لەکوێ بوون، ئەم غەزە و نازانم کوێ، ئەی لە کاتی ئەنفالەکە وڵاتە زلهێزەکانی دۆستی جەنابەت لەکوێ بوون؟ شێت چەکیدا بەوان کە ئێمە ئەنفالکەن و کیمە بارانمانکەن؟ شێت چەکی بەواندا؟ غەزە چەکیدا بەوان یا وڵاتە زلهێزەکان دای بەبعس؟ چێ پێیدا؟ بۆ بیرێک لە خۆت ناکەیتەوە؟ بۆ تۆزی عەقڵ ناخەیتە کار؟ مسلمانان چەکیان دا بەمان ئێمە بکوژن، کیما بارانمانکەن، یا وڵاتە بێدینەکان و زلهێزەکان؟ ئەو خۆشتێکی ڕوون و ئاشکرایە، کەس ئینکاری ئەو شتە ناکات. بۆیە تەماشا دەکەی خوای گەورە دەفەرمێ سەرابیلهم من قەطیران، کراسەکانیان لە دوایەوەی کە کۆت و زنجیر دەکرێن بەسراونەتەوە، کۆت و زنجیر کراون، زاڵمەکان و خوێن ڕێژەکان و بێدینەکان، ئەوانەی کە زوڵم لە خەڵکی دەکەن دەیان کوژن، خوای گەورە دەفەرمێ کراسەکانیشان لە قەطیرانە. قەطیران مادەیەکی ڕەشی بۆن پیسە، وەکو قیرێ چۆن بۆنی پیس و ناخۆشە، مادەیەکی ڕەشە، بۆنی زۆر پیسە، زووش ئاگر دەگرێت، سبحان الله، وەکو بنزین وایە ئەو قەطیرانە.
جا خوای گەورە دەفەرمێت جلەکانیان پۆشاکەکانیان کراسەکانیان من قەتیران لەو قەتیرانە بۆیان دروست دەکەین بۆی یەکسەر گڕ بگرێ و ئاگر بگرێ پەنا بەخوا چۆن یعنی ئینسانە بیهێنە بەرچاوی خۆت تۆ کۆت و زنجیر بکرێ جلێکت لەبەرا بێ ئەم جای یەک جریکانەیە کۆمەڵێ زۆر بەنزین بکەن بەسەرتا و یەک ڕێکە تێبەردن چیت لێ دێن ئەو قەتیرانش وەکو بەنزین یەکسەر ئاگر دەگرێت بۆنیشی زۆر پیسە. پیرۆستان بێت وڵاتە زلهێزەکان کراسی قەتیرانتان پیرۆز بێت. ئەمڕۆ پێمان پێدەکەنن ئێمەش بەیانی ئینشەڵا بە ئێوە پێدەکەنین کوژراوەکانی ئێمەی موسڵمان بۆ بەهەشتە کوژراوەکانی ئێوەی بێدین بۆ جەهەنەمە. وتغشى وجوههم النار خوای گەورە دەفەرمێ دەم و چاویان ڕەش بووە ئاگر دایپۆشیوە واتە لە هەموو لایەکەوە ئەو دەم و چاوە تەماشا دەکەی هەمووی گڕە گڕ ئاگرە هەمووی دەسووتی هەر زۆڵم بکە هەر خەڵکی بکوشە ڕۆژێک دە سەری دێت بە ئیزنی خوای گەورە. خۆشەویستان بێگومان پاشە ڕۆژ بۆ ئێمەی موسڵمانە ئەگەر لەسەر ئیسلامەتی بمری خوای گەورە بەرداوامان کە یا ڕەبی. ئیماندار پاشە ڕۆژی ڕون و ئاشکرایە کە چەندێ خۆشە. بێدینەکان و زاڵمەکان و خوێن ڕێشەکان و مجریمەکان قیامەتیان ڕون و ئاشکرایە ئەگەر تۆبە نەکەن و نەگەڕێنەوە بەلای خوا. بۆیە زۆر بە ئازارە قیامەتیان کاتێک کە دەمرن تەماشاکە چیان بەسرادی خوای گەورە دەفەرمێ لا تفتح لهم أبواب السماء ولا يدخلون الجنة حتى يلج الجمل في سم الخياط وكذلك نجزي المجرمين. خوای گەورە دەفەرمێ کاتێک کە دەمرن ڕۆحەکەیان زۆر پیسە دەرگای ئاسمانیان بۆ ناکرێتەوە ڕۆحەکەیان پێشوازی لێ بکرێ بەڵام ئیماندار دەرگای حەوت ئاسمانی بۆ دەکرێتەوە ڕۆحەکەی دەچێتە خزمەتی خوای گەورە با ئەوان بیکوژن. ئیماندارە ڕۆحی حەوت دەرگای ئاسمانی بۆ دەکرێتەوە ڕۆحە پیسەکەی ئەمانیش دەرگای ئاسمانی یەکەمیشی لێ ناکرێتەوە پێشوازیشی لێ ناکرێ کاتێک کە دەمرن لەگەڵەوەشا خوای گەورە دەفەرمێ ناڕۆنە بەهەشتەوە زاڵمەکان و مجریمەکان و بێدینەکان خوێن ڕێژەکان هەتاکو شتێک ڕوونەدا دوو معنای هەیە حتا یەلیج الجەمل فی سەم الخیاط دوو معنای هەیە. معنای یەکەم واتە هەتا هوشتر لە کونی دەرزیوە لێرە و نەڕوا لێوە دەرنەچێ شتیوە مەحاڵە مستەحیلە هوشتر لە کونی دەرزیوە دەربچێ هوشتر ڕاتە کونی دەرزیەوە ئەم دەرزێکە تۆ درومانی پێکەی ناڕات دە ئەوانش ناڕۆنە بەهەشتەوە زاڵمەکان و بێدینەکان و مجریمەکان و خوێن ڕێشەکان هەتاکو وشتر نەڕواتە کونی دەرزیەوە. ئەمە یەکێک لە معناکان. یەکی تر معنای جەمەل معناکانی هەندێک زانایان دەفەرمون جەمەل واتە جاران حەبل هەبوو حەبلێکی زۆر بە قووەت و بەهێز و ئەستور هەبوو کەشتیان پێدەبەستەوە هەتاوکو ئەو حەبلە قەویە و ئەستورە نەڕواتە کونی دەرزیەوە ناڕات بەندێک ناڕاتە کونی دەرزیەوە بەند نەک حەبلێکی ئەستورێکە کەشتی پێ ببەستیتەوە. ئێستا زنجیرە جاران حەبلی بە قووەت و بەهێز هەبوو هەتاکو ئەو حەبلە بەهێزە نەڕواتە کونی دەرزیەوە لەو دیوە دەرنەچێ مەجریمەکان و زاڵمەکان و بێدینەکان و خوێن ڕێژەکان ناچنە بەهەشتەوە. ئەمە دڵی ئێمە فێنک دەکاتەوە دڵی ئێمە خۆش دەکا ئەوەی کە زڵمان لێ دەکا و لە هەموو وڵاتێک لێمان دەکوژن خەڵکمان تێبەرەدەن دڵنیا بە ڕۆژێک دێت بۆنی بەهەشت ناکەن حتا هەتایە. الحەمدولله ئەوە سەرنجامی دوژمنانی ئەم دینەیە. سەرنجامی موسڵمانان ڕون و ئاشکرایە چەندێ خۆشە ئەویش سەرنجامی بێدینەکان و دوژمنانی ئەم ئاینە پیرۆزەیە. خۆشەویستان یەکی تر لەو شتانەی کە دڵمان خۆش دەکات پاشە ڕۆژی مجریمەکان و زاڵمەکان و خوێن ڕێژەکان و بێدینەکان زۆر ڕون و ئاشکرایە. ئەوانەی کە دەستیان لە خوێنی سەتەها و هەزارەها و ملیۆنەها موسڵماندا هەیە غەیری موسڵمانانیشیان کوشتۆ بە هەمان شێوە. ڕۆژێک دێت خوای گەورە دەفەرمێ ونحشر المجرمین یومئذ زرقا کە ڕۆژێک فوکرا بە کەڕەنا و شەیپورە نەفخی سوور مجریمەکان زاڵمەکان و بێدینەکان و خوێن ڕێژەکان حەشر دەکرێن بەڵام زرقا واتە بە کوێری واتە چاویان نییە کوێرن خوا چاویان لێ دەسێنێتەوە. حتى خوای گەورە دەفەرمێ ونحشرهم يوم القيامة على وجوههم عميا وبكما وصما مأواهم جهنم.
ئەوانەی کە بێدینن کافرن زاڵمن خوێن ڕێژن زڵم لە خەڵکی دەکەن و دەیان کوژن ڕۆژی قیامەت خوای گەورە چۆن حەشریان دەکات لە ساحەی مەحشەرا حاڵیان چۆنە لە دنیادا پێ ئەکەنن تەماشا ئەکەن دەی بڕۆ مسلمانان بکوژن با ئێمە سێتان کەین ڕۆژێک دێت خوای گەورە حەشریان دەکا کوێرن چاویان نییە بە کوێری کەڕن لاڵن سەیری ئەم سزایی خواکە بۆ مجریمەکان و زاڵمەکان کەڕ و کوێر و لاڵ بەو شێوەیە حەشر دەکرێن جێگاشیان ئاگری دۆزەخە سبحان الله جا زۆر ناخۆشە بینە بەرچاوی خۆت حکمەتی خوای گەورە زۆر جوانە ئیشەکانی یعنی سە تۆ ئەگە کەسێک سزات بدات چاویشت ببەسێتەوە لەوانەیە ئەگە میری تفەنگە بێن دوازانی تفەنگی ئەو میری تفەنگی ناو دەتکوژێ ئەگەر گوێشت نەبێ ئەگە دەتوانێت قسەیەکیش بکەی سزاکەت قورسترە بۆچی لەبەر ئەوەی نازانی چ کاتێ سزاکەت بۆ دێ چونکە گوێت نییە شتێک ببیستی چاویشت نییە شتێک ببینی سزاکە قورسترە بێ بۆیە وەڵڵاهی ئەوەی کە ئەمڕۆ خەڵکی دەکوژێ و ئەو پێشتریش کوشتوێتی ئەوەی لە مۆلا زڵم دەکات لە خەڵکی دەیان کوژێ و بێدینی دەکات دژایەتی ئەم ئاینە پیرۆزە دەکات خوا لە قیامەت بە کەڕ و کوێر و لاڵی حەشریان دەکات جێگاشیان ئاگری دۆزەخە یەخوا پیرۆستان بێت بمان کوژن ئێمە ئینشاڵڵا بۆ بەهەشتەوە ئێوەش بۆ دۆزەخ ئەگەر لەسەر ئەو تاوانەی خۆتان بەردەوام بن خۆشەویستان ئاخر خاڵێ والله ئەو ئیماندارانەی کە زڵمیان لێ دەکرێ لە هەر وڵاتێک و لە هەر شوێنێک دەکوژرێن مادەم ئیماندار بن مادەم مەزڵوم بن و بیان کوژن والله لە ناو ناز و نیعمەتی خوادان والله لە دوای مردنیان دڵخۆشن بەوەی کە مردوونە بەوەی کە کوژراون ئەوانەی خەزای ئوحود ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ ئەو هەفتا سەحابەیە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ خوای گەورە دەفەرمێ فەریحینە بیما ئاتاهم الله من فەضلی ئەوان ئەوەی کە خوا پیانی بەخشیوە دڵخۆشن پێی دڵخۆشن کوژراون بەڵام دڵخۆشن بۆچی لەبەرەوەی جێگایان باش ئەو کەسێکی کە بە ئیمانەوە دەمرێت و دەیکوژن ئینشاءالله شەهیدە جێگای زۆر خۆشە لە ناو ناز و نیعمەتی خوادایە بەڵام ئەوانەی کە دەیان کوژن و بێدینن زاڵمن مجریمن خوێن ڕێژن ئەوان ژیانیان پڕە لە تەعزیب و لە سزا خوای گەورە دەفەرمێ وەنەسوق المجرمین إلى جهنم وردا سبحان الله ئەوەی کە مجریم بێ زاڵم بێ و خوێن ڕێژ و بێدین بێ خوای گەورە دەفەرمێ ئێمە کاتێک کە دەیان بێن بەرەو جەهەنم بەڕێیان دەکەین بەڵام چۆن تینویانە زۆر تینویانە چونکە لە دنیادا ئاویان لە خەڵک گرتەوە ئێستا دەڵێ ئاویان لە غەزە گرتەوە خواردنیان لێ گرتەوە لە نەوتەکانە لە ئێمەیان گرتەوە ئێستا لە هەنی وڵاتی ترێ دەگرنەوە بەو شێوەیە دەڕوات خوای گەورە حەشریان دەکا و دەیان بات بەرەو جەهەنم بەڵام تینویانە حتا لە قورئانە باس کرا خوای گەورە دەفەرمێ ئەهلی دۆزەخ بانجي أهلي بهشت دەکەن دەڵێن چی أن أفيضوا علينا من الماء أو مما رزقكم الله قالوا إن الله حرمهما على الكافرين بيان دەڵێن أي أهلي بهشت تخوا یەک تۆزێک لەو ئاوە ساردەی خۆتانمان بدەنێت چونکە ئێمە بەس ئاوێ دەخۆینەوە لە کوڵ چۆتەوە ئەوەندە گەرمە بەس ئاوی کوڵاو دەخۆین یەک تۆزێ لەو ئاوە بکەن بە سەرمانە یەک تۆزێ ئاومان بنێ با بیخۆین یاخود ئەو ڕزق و ڕۆزەی خوا بە ئێوەی بەخشی و ئەو هەموو خواردنە خۆشە پێمان ببەخشن با بیخۆین چونکە ئێمە کێم و جەراحەت و درک و داڵ دەخۆین زەقوم دەخۆین تخوا تۆزێکمان بەشدن لە ئەو خواردنەکەی خۆتان ئەوانش دەڵێن خوا حرامی کردووە لەسەر کافر قومێک ئاوی بەهشت بخوات و پاروێک نانی بەهشت بخوات وحیل بینهم وبین ما یشتهون خوای گەورە دەفەرمێ ئەوان ئەوەی حەزیان لێی بێ خوا پیان نابەخشی ئەهلی دۆزەخ زاڵمەکان و مجریمەکان و بێدینەکان حەزیان لە چی بێ خوا نایانداتی دەلحەمدە دڵخۆش دڵخۆشین مەزڵومین دڵخۆشین ئەوەی مەزڵوم بوو دڵخۆشە قەت مەڵێ ناشکوری مەکە مادەم زڵمت لێ کردی هەر کەسێ زڵمت لێ بکە تۆ دڵخۆش بە ئەمە زەلیلی نییە چونکە ڕۆژێک دێت ئەوەی کە زڵمی لێت کردووە والله بە زەلیلی بە چاوەکانی خۆت دەیبینیت کەواتە تۆ سەربەرسی دژمنی تۆ کاتێک کە تاوان و گوناه دەکا و دزی و خوێن ڕێژی دەکا بزانە خوا تۆڵەی بۆ تۆ کردوتەوە چونکە دژمنەکەت جەهەنم بۆ خۆی ئامادە دەکات دڵخۆش بە ئەمە زەلیلی نییە ئەمە هەواڵەی خوای کە هەر کەسێ زڵمی لێ کردی هەڵگرێ بۆ قیامەت بۆ ئەو ڕۆژەی کە بڕانەوەی نییە سزاکەیان تۆڵەکەیان دڵخۆشین حەمدە لە کۆتاییدا دەڵێن دڵخۆشین
کە ئیماندارین باوەڕدارین خوای گەورە سەری بمانژێنێ بمانبرێنێ و ئەوەشی کە زوڵممان لێ دەکات لە هەر شوێنێکی سەرزەوی دڵنیا بە قیامەتی زۆر سەختە. ئەمەی کە من باسم کرد مشتێکە لە نمونەی خەرمانێک لە سزا و لە تاوان و لە سەرنجامی زاڵمەکان و بێدینەکان، بەڵام زۆر و سەتەها و هەزارە ئەوەی تر ماوە کە باسم نەکردووە، بەڵام ئەوەندە بەسە کە ئەوان ئەهلی دۆزەخن، قەت بۆنی بەهەشت ناکەن، ئەوان لە ڕەحمی خوا بەدورن، ئەوان زەلیلن، کۆت و زنجیر کراون، ئاو و کێم و جەڕاحەت دەخۆن، بۆ بۆنی بەهەشتیش ناکەن. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خير يعني كدو. يا ربي خوايا هيمني وآرامي ولات من بباريسي خوايا لا شر ئاژاوە بە دوورمان کە یا رب العالمین. خوایان ڕەحم لە مسلمانانی غەزەش بکەی، خوایان لە هەموو مسلمانانی سەرزەوی، خوای ڕەحم لە مسلمانانی کوردستانیش بکەی، لە نێوان ئەمە هەموو زاڵمەدا خوایان پارێزی، خوایان ڕەحمان لێ بکەی لە شەڕی ئەم زاڵمانە و دەسەڵاتدارانە. هەر کەسێک کە زوڵم دەکات، هەر کەسێک دەیەوێت بمان فەوتێنێ بمان کوژێ، خوایان پارێزی. یا ربی خوایە ئەم وڵاتە زلهێزانش کە دەیانێت تووشی شەڕ و ناخۆشی ناڕەحەتیمان بکەن، یا ربی خوایە پشتیان بشکێنی، خوایان وڵاتمان پارێزراوکەی، خوایان وڵاتمان پارێزراوکەی، خوایان وڵاتمان پارێزراوکەی. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.